سڵاو بیسەران و بینەرانی رادیۆی نەورۆز پێ خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تری بەرنامەی توێژینەوە پێتان دەگەینەوە. لە ئەڵقەی ئەم جارە توێژینەوەیەکتان پێشکەش دەکەین بە ناونیشانی دیپلۆماسی لە ڕۆژهەڵاتی کوردستان 1970-2017 لە نووسینی ژیوار ڕەسوولی. ئەم توێژینەوەیە بە شێوەی کتێب چاپ بووە، چاپی یەکەمی لە ساڵی 2021 پێڕستی بابەتەکانی بەم شێوەیە: کورتەیەک لەسەر دیپلۆماسی، شەڕی یەکەمی جیهانی، بڕیارەکانی ویلسن و کورد، کاریگەری فەتوای عوسمانی لەسەر دیپلۆماسی کوردی، شۆڕشی ئۆکتۆبەری رووسیا، کاریگەری شۆڕشی ئۆکتۆبەر لەسەر ئێران، کاریگەریەکانی شۆڕشی ئۆکتۆبەر لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان، ڕاپەڕینی سمکۆی شکاک، سمکۆ و شۆڕشی ئۆکتۆبەری رووسیا، سمایل ئاغا و بریتانیا، تێڕوانینی ئەمریکا لەسەر سمکۆ لە چەند بەڵگەنامەیەکدا، ئاسووریەکان چێبوون و لەکوێوە هاتوون، کاریگەری کوشتنی مارشەممەون لەسەر جوڵانەوەی سمکۆ، ئامانج و گرفتەکانی دیکەی سمکۆ، پرسی کورد لە کۆنفرانسی مۆسکۆ. کۆنفرانسی تاران لە دایکبوونی حیزبی کوردی لە سەردەمی ناکۆچی زلهێزەکاندا، حیزبی ئازادی کوردستان ژێکاف، دیدی گۆڤاری نیشتیمان بۆ زلهێزانی ئەو کاتی جیهان، دۆخی سیاسی ئێران لە سەردەمی ژێکاف، حیزبی دیموکرات و کۆماری کوردستان، دیپلۆماسی لە ڕوانگەی ڕۆژنامەی کوردستان، پەیمان و جارنامەی ئەتلانتیک، بەریتانیا و سەربەخۆیی عەرەبەکان، گەلەکۆمەی ڕاست و چەپ لە کۆماری کوردستان، ڕێکەوتنی قەوام سادێتیکیف، ئیمپریالیزم، لینین و ئیمپریالیزم، هاتنی ئەمریکای سەرمایەداری بۆ گۆڕۆپانی ئێران، دابەشبوونی جیهان، گەشەکردنی کۆمەنیزم لە ئێران و کاریگەری دانان لەسەر کورد، حیزبی توودا، ئاشنابوونی کورد بە توودا، پشتیوانی کورد لە موسەدقی پان ئێرانی، شەڕی سارد و ئەزموونی کوێستانی سۆڤیەتی و گەرمێنی ئەمریکایی، پەیوەندی شۆڕشی ئەیلول بە ئەمریکا، کۆنگرەی دووەمی حیزبی دیموکراتی کوردستان، مۆتەکەی کۆمەنیزم بۆ شاو هاتنی ئەمریکای فریادڕەس، دەرفەتی پشکردنی ئەمریکا لە محەممەد ڕەزا شا، پەیوەندی یەکێتی سۆڤیەت و محەممەد ڕەزا شا، پەیوەندیەکی یەکلایەنە لەگەڵ جەمسەری سۆشیالیستی، کورتەیەک لەسەر چۆنیەتی هۆکاری شۆڕشی گەلانی ئێران، ئەمریکا و شۆڕشی گەلانی ئێران، کۆماری ئیسلامی ئێران و یەکێتی سۆڤیەت، قەوانە کۆنەکەی حیزبی دیموکراتی کوردستان بۆ سەردەمێکی نوێ، دوژمنایەتی ئیمپریالیزم لەگەڵ دوژمنەکەی کورد، بۆچی نزیکبوونی کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا مەحاڵە، کورتەیەک لەسەر کورتەباس. حیزبی دیموکراتی کوردستان و سۆشیالیستەکانی فەڕەنسا و سیناتۆرەکانی ئەمریکا، ئێران دۆستێک بە تامی دوژمن بۆ تورکیا، بەغدا هەمیشە دەتوانێت شوێنێک بۆ دیپلۆماسی کردن بێت، ئەی چی بکەین؟ هێزی نەرم و دیپلۆماسی گشتی، دیپلۆماسی گشتی، ئامرازەکانی دیپلۆماسی گشتی، ئینتەرنێت و سیاسەت لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەروەها بۆ تێگەیشتنی باشتر لە توێژینەوەکە کتێبەکە بەشێک لە پێشەچەکەی دەخوێنینەوە کە تێیدا هاتووە: لە سەردەمی ڕێکەوتنامەی سایکس پیکۆ بنە و بنەچەکەی نەوەی ئەو ڕۆی کورد هیوایەکیان لە دڵدا دەگەڕا، ئاوات و ئامانجێکیان لەسەردا پەروەردە دەکرد، ئەوان خۆیان بۆ ڕۆژگارێک ئامادە دەکرد کە وەدیهێنەری ڕزگاری و ئازادی بێ، ڕزگاری لە ژێردەستی و ئازادی بۆ وڵات و گەل، ئاسۆیەکی درەوشاوە لە دوورەوە بەڕوونی و زوڵاڵی لە بەرچاویان وەدەردەکەوت. بزانین لە پاش سەدەیەک و 5 ساڵ کام یەک لەو دوو ئامانجانە وەدی هاتوون، نەتەوەی کورد چەند لە کۆت و بەند و کۆیلەتی ڕزگاری بووە. گەنجەکانی ئەو ڕۆی کوردستان بە دوای دۆزینەوەی ئەو پرسیارانەوەن، بە شوێن ڕاستیەکاندا دەگەڕێن: بۆچی هەلەکان لەدەست چوون؟ چۆن بوو دەرفەتەکان لە چیست چوون؟ هۆکارەکان چ بوون؟ نێوخۆیی بوون یان دەرەچی؟ یان هەردوو؟ ڕەهەندەکانی کە ڕێگر بوون لە بەردەم خەباتی کورد چ بوون؟ بەشی ئاینی چ دەورێکی نوان؟ لایەنی ئیدۆلۆژی چ ڕۆڵێکی بوو؟ ئەوەی ئێستا جیلێکی توێژەر و لێکۆڵەرە
کتێبی بەرچاوتان لە لاپەڕەکانی نێوخۆیدا و دووی جوابی کۆمەڵێک پرسیار کەوتووە بە مەبەستی نووسەر لە ئامادەکردنی ئەو کتێبە بەرپەرزانەوە بەو باس و خواستانەیە کە کۆڕ و کۆمەڵی کوردەواری و بەتایبەت گەنجەکانی وریا و بەشدار لە ژیانی سیاسی و مەدەنیدا لە چوارچێوەی پرسی سەرەکی بابەتی کتێبەکە کە بریتیە لە دیپلۆماسی دەیهێنێتە گۆڕێ. نووسەر مێژووی سەردەمی 1970 هەتا 2017 خەبات و هەوڵەکانی کورد بۆ دەستەبەرکردنی مافەکانی نەتەوەی کوردی لە پێش چاوی خوێنەران داناوە. هیممەت و زەحمەتێکی بەرچاوی خستۆتە سەر ملی خۆی بۆ بە بەڵگەکردنی لێدوانەکانی و بە پشتبەستن بە سەرچاوەکان کتێبێکی ئەوتۆ لە ڕاستیدا و بەکردەوە ئەشێ بە چالاکێکی ورد و ڕشت و توێژینەوەیکی هەڵسوڕاوانە ئامادە بێت بۆ دەرخستنی ڕاستی ڕووداوەکان بە شێوەیەکی بەبێ دەستێوەردان بەبێ گرژەملی و بەبێ لایەنداری و لایەنگری. لە لاپەڕەکانی ئەو کتێبەدا دەردەکەوێت کە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن دەسەڵاتە جۆرا و جۆرەکانی دەوڵەتی ئێران چەوسێنراوەتەوە و بۆ بربەرەکانی لەگەڵ ئەو ڕەوشە ناڕەوایە کەستەم و زوڵمی هەمەلایەنەی لێ کەوتۆتەوە چالاکی و تێکۆشانی سیاسی و کۆمەڵایەتی لە ڕەوتی شۆڕشی نەپچراوەدا درێژە پێدراوە. لە سەدەی بیستەمدا گۆڕانکاری بەرچاو بەسەر ژیانی سیاسی کۆمەڵایەتی کووردە هاتووە بە ڕێکخراوەکردنی تێکۆشانی سیاسی و سەردەرهێنانی پێکاتەی سیاسی نمونەی بەرچاو و دەستپێکی ئەو دیاردەیە کۆمەڵەی ژێکاف و حیزبی دیموکراتی کوردستان بوو کە لە دواییدا بوو بە بنسینەی دامەزراندنی کۆماری کوردستان. هەرچەندە تانوپۆی هۆندراوەی کۆمەلگای عەشیرەتی لە کوردستان لە دۆخی ئێستاشدا هەر بەردەوامە و گورزی گڕچ و بڕ لە ژیانی سیاسیدا دەوەشێنێ و بربەستە لە هەمبەر دیموکراتیزاسیۆن و بەرەو پێشەوە بردننی دام و دەستگا دیموکراتیەکان. نەتەوەی کورد لە هەموو لایەنەکان لە گشت بەشەکانی جوگرافیای کوردستان نەک هەرتووشی ناومێدی نەبوو لە ئاکامی ڕێکەوتنامەی لۆزان بەڵکو بە گوڕوتین بەرامبەر بە زوڵمێکی مێژوویی ناوچەیی و نێونەتەوەیی کە دەوڵەتە زلهێزەکان تێیدا بەشدار و سوزدار بوون و دەوری سەرەکیان بوو لە هەڵوەشاندنەوەی پەیمانی سێڤەر سەرهەڵدانیان کرد و بزوتنەوەیەکی مەشروعیان دەست پێ کرد کە هەتا ئەوڕۆکە هەر بەردەوامە. هەرچەندە گەلی کورد لە داواکاریەکان و دۆخەڕەواکەی بەتەنیا ماوە و دنیای سەرمایەداری پشتی تێکرد و جیهانی سۆسیالیزمیش ڕووی خۆشی نیشان نەدا، بەڵام بە پشت ئەستووربوون بە ئامانجە ڕەواکان و بە هەستی بڕوا بەخۆبوون بە پشودرێژی لە هەموو دەرفەتەکان کەڵکی گرنگی وەرگرت و بەگشت بێبەشی و بێدەسەڵاتی داهات و تووشی خۆبەختکردن و دەربەدەری و کوشتن و بڕین بوو. نەبوونی هاوپەیمانی ڕاستەقینە یان دۆستی سەقامگرتوو کە ببێتە یارمەتیدەر و پشت و پەنایەک بۆ خەباتی کورد یەکێکە لە تایبەتمەندیەکانی سەدەی 20 و 21ەم هەتا ئێستاشی لەگەڵ بێ سەرەڕای پێداویستیەکان سەرەڕای بەشداربوونی کورد لە شێوە خەباتێکی پێشکەوتووی باوەڕمەند بە پرەنسیپە دیموکراتیەکان بەها ئەخلاقیەکان و بەسەر ئەوەش کە دەوڵەتەکانی ئێران و تورکیا بە کوشتنی سیاسەتوانەکانی کورد لە چوارچێوەی تعریفی دەوڵەتی دا جێدەگرن، بەڵام دەوڵەتە زلهێزەکان وەک ئەمریکا و یەکێتی ئەوروپا و چین و رووسیا نەک هیچ بەردێکیان لەسەر ڕێگای بەردەڵانی خەباتی کووردا لانەبردووە، بگرە کورد بۆتە قوربانی بێدەنجی و بێ تەفاوەتی و خەمساردی و تەنانەت ڕێککەوتنی ئەو هێزانە لەگەڵ دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان. کورد بە دروستی ئەو هەستەی بۆ پێکاتووە کە لەلایەن زلهێزەکانەوە وەلانراوە و لە پەراوێز خراوە. بە تەنیا مانەوە و بێ پشتیوانەیی بۆ نەتەوەی کورد ئەوەی لێ دەرکەوتووە کە سەدەیەک پاش سایکس پیکۆ چەند باژار و شاری گەورە و بچووکی باشوور و ڕۆژئاوای کوردستان تووشی هێرش و داگیرکاری سوپای عێراق و تورکیا بوونەوە. دەوڵەتە بەناو هاوپەیمانەکان خۆیان نەکردە خاوەنی و بێدەنگ و بێلایەن مانەوە.
ئەو بەسەرهاتە دەری خست کە کورد هاوپەیمانی استراتیژی نییە. نزیک بوونەوەی دەوڵەتان لە ڕۆژئاوای کوردستان ڕەهەندی تاکتیکی هەیە و لە دەوری بەرژەوەندیەکاتی و تەسکەکاندا خۆی دەبینێتەوە. ڕوونە کە لەو حاڵەتەشدا بەرژەوەندیەکانی نەتەوەی کورد لە بەرچاو ناگیرێ، تەنێ قازانجەکانی خۆیان گرنگ دەمێنێتەوە. بەڵام گورج و برترین زیانێکی کە بەر شۆڕشی کورد کەوتووە پەرتەوازەبوون و نەبوونی یەکێتی نێوخۆیی بووە. ڕەنگە بکرێ باس لەوە بکەین کە لە ڕاستیدا هێزە سیاسیەکانی کورد نەیانتوانیوە، یان باشتر بڵێن نەیانویستووە لەسەر بنەمایەک بۆ دابینکردنی چەشنەیە گرتوویەک کۆببنەوە. پەرش و بڵاوی سیاسی کورد نەیتوانیوە لەسەر داخوازەکانی خۆی یەک چەمک و یەک دروشم بکاتە هەوێنی تێکۆشانی سیاسی لەسەر دامەزراندنی استراتیژیەکی هاوبەش ڕێک نەکەوتووە و دیار نییە ئەو پرسە گرنگەیان بۆ کەنجێ هێشتۆتەوە. هەژمونی دابەشبوونی کوردستان بۆ سەر دوولایەن و هێزی سیاسی کە لە ئەنجامدا هەر یەک لەوانە زۆر لە هێزەکانی دیکە بە دوای خۆیاندا دەچێشن و بزاوی کوردیان کردووە بە دوو جەمسەری. هێزێکی سەربازی هاوبەش لە نێوان ئەو هێزانە تەنانەت لە نێو حکوومەتی کوردستانیشدا نەمەزراوە. لە دەرەوەی وڵات هیچ هەنگاوێکی جددی بۆ دەستەبەرکردنی دۆست و پەیوەند یان بۆ لۆبیگەری نەهاویشتراوە. کوردانی دیاسپۆراش ئەو باسە گرنگەیان پشتگوێ خستووە و نەیانتوانیوە لایەنی دەرەچی بۆ پشتگیری لە خەباتی کورد ڕابچێشن. دیاسپۆرای کورد تووشی چەند بەرەیەکی و چەند جەمسەری بووە و بە پێچەوانەی مێژووی دیاسپۆرای نەتەوەکانی جیهان چ دەورێکیان لەخۆ نەگرتووە بۆ ناساندنی پرسی کورد بە کۆمەڵگەکان کە لەی دەژین. نەبوونی یەکێتی و ئۆرگانی نوێنەرایەتی تەواوی هێز و حیزب و ڕێکخراوی سیاسی کورد لە دەرەوەی وڵات بووە بەهۆی سەر لێ شێواوی لایەنەکانی دەرەچی و لە ئەنجامدا نەبوونی متمانە بۆ سەر هێزە جیاجیاکانی کورد. ئەو خاڵانەی سەرەوە دەردەخا کە نەتەوەی کورد بە پێچەوانەی زۆرێک لە بزوتنەوەکانی ڕزگاری خوازی جیهان سوودی لە گۆڕانکاریەکان و بەرەو پێشچوونەکان وەرنەگرتووە. لە چوارچێوەیەکی تەشی بەرژەوەندی ناوچەییدا چەقی بەستووە. خەباتی کورد دەبێ گۆڕانکاری بەسەردابێ، درێژەپێدانی ستاتۆ و مانەوە لەسەر شێوەی کلاسیک زیان دەگەیەنێ بە شۆڕشی کوردستان. بەڵام لە هەمان کاتدا دەبێ باس لەوەش بکەین کە خەباتی کورد پێشکەوتنی بەرچاویشی بەخۆیەوە بینیوە لە ئاستی نێوخۆیی لە ناوچە و لە ڕووی نێونەتەوەیی. دان پێداهێنان بە پرسی کورد بە خاچی کوردستان و بە بەربڵاوترین و گەورەترین نەتەوەی بێدەوڵەت بەر لە هەر شتێک دەستکەوتێکی مەزنە. لە دۆخی شپرزە و شڵەژاوی ڕۆژهەڵاتی نێوەڕاست پرسی کورد گەورەترین، بەهێزترین، پێشکەوتووترین و بەرنیڕخترین بزوتنەوەیە لەو ناوچە گرژ و ئاڵۆزەدا. بایەخدان بە خەباتی کورد بەهۆی ڕێزگرتن لە پلۆرالیزم، فێمینیزم و بەرابەری ژن لەگەڵ پیا و لە پرەنسیپە ئینسانی و دیموکراتیە نێونەتەوەییەکان وەک ئازادیە دیموکراتیەکان، پرەنسیپە یەکسانیەکانی نێو کۆمەلگا، ڕێزگرتن لە کەمایەتە نەتەوەیی و ئاینیەکان. بەڵام لە ڕووی سیاسی هێزە هاوپەیمانەکان کە بریتی بوون لە ئەرتەشی وڵاتانی سەرمایەداری جیهان هیچ چەشنە پشتگیریەکی ئەوتۆیان نەکرد لە خەباتی کورد لە ڕۆژئاوای کوردستان. لە چەند دانیشتنی سازکراو لەلایەن ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان لە شاری ژنێف لە وڵاتی سوێس لە هیچ نوێنەرێکی کوردیان بانگێش نەکرد بۆ بەشداریکردن لە دیاریکردنی چارەنووسی خۆیان لە باشووری کوردستان. لە پاش ڕیفراندۆمی سپتەمبەری 2017 کورد کەوتە بەر پەلاماری ئەرتەشی عێراق و هێزی سازکراوی کۆماری ئیسلامی ئێران بە ناوی حەشدی شەعبی لە شاری کەرکووک. بەڵام دەوڵەتە هاوپەیمانەکان وڵاتانی ڕۆژئاوا خۆیان لەم باسە نەدا. بوونی دوو ناوچەی نیوە ئازاد لەسەر نەخشەی کوردستان لە باشوور و لە ڕۆژئاوا وەک قەوارەیەکی سیاسی ئیداری حقوقی لە سەرەتای سەدەی 21ەم دەرفەتێکی گەورەی بۆ کورد ڕێخستووە، وەک کۆمەڵێک هەرچەندە کە لەلایەن دەوڵەتە دیکتاتۆرەکانی ناوچەی کە بەسەر خاچی کوردستاندا زاڵ کەوتووە
ژێرمەترسی گەورە و هەموو کاتێک شەڕ و تێکەڵچوون و هەڕەشەیان لێ دەکا، بەڵام جاری یەکەمە کە لە مێژوودا دوو بەش لە کوردستان پێکاتە و دام و دەستگای دەوڵەتی و حکومڕانی بەڕێوە دەبن و توانیویانە تا ڕادەیەک بیر و ڕایگشتی جیهان بۆ لای خۆیان ڕابچێشن. یەکنەگرتوویی کورد بەداخەوە لەو سەردەمەشدا بەردەوام زیان بە بزوتنەوەی کورد دەگەیەنێ و وەک ئالنگاریە کە قید بووەتەوە لە بەرامبەر شۆڕشی کورد گومانی تێدا نییە کە نەوەکانی داهات و لە برپرسانی ئەوڕۆ نابورن. پرسی کورد چۆن دەکرێت چارەسەر بێت؟ ڕێگا چارەسەریەکان کامانن؟ نەخشە ڕێگاکان چێهانن؟ ئەگەرە کراوەکان چن؟ کۆمەڵگای مەدەنی چ دەورێکی دەبێت؟ خەباتی چەکداری چەندە دەتوانێت لە خزمەت خەباتی کورددا بێت؟ خوێندنەوەی کتێبی نووسەر کە لە پێش چاوتانە هاسانکاری دەکا بۆ چاوخشاندن بە ڕووداوەکان، وەرگرتنی ئەزموونەکان و ڕوونکردنەوەی ئەوە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان چ چشنە ڕێکار و ستراتیژیەک سامانە بکرێ بۆ داهاتوو. یەک شت سوورە، ئەویش ئەوەیە کە دیموکراتیزاسیۆن لە وڵاتێکی فرەنەتەوەیی وەک ئێران بە بەشداری و چالاکی تەواوی نەتەوەکان دەستەبەر دەبێت. لە کوردستانیش بە لە بەرچاوگرتنی هەموو نوێنەرانی لایەنە جیاوازەکان تەنیا لەو حاڵەتەدایە کە ئەسڵی پلۆرالیزمی سیاسی و ئێران و کوردستان وەدیدێ. ئەم پێشەچیە لە نووسینی عەزیزی ماملەیە. بیسەران و بینەرانی ڕادیۆی نەورۆز، لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی توێژینەوەدا توێژینەوەیەکمان پێشکەش کردن بە ناونیشانی دیپلۆماسی لە ڕۆژهەڵاتی کوردستان 1970-2017 ژیوار ڕەسووڵی. خەباتی دیپلۆماسی ڕۆڵێکی گرنگی لە مێژووی کووردا هەیە، بە تایبەتی لە سەدەی 20ەمەوە تاکو ئێستاش بەردەوامە. نووسینەکان سەبارەت بە خەباتی دیپلۆماسی لە پارچە جۆربەجۆرەکانی کوردستان لە پەرەسەندندایە، چونکە خەباتی دیپلۆماسی تەواوکەری خەباتی سیاسی و خەباتی سەربازیە کە کورد خۆی هەر لە ڕاستیدا بەشێکە لە خەباتی سیاسی. بۆیە ئەم جۆرە کتێبانە گرنگن بۆ ئەوەی بە تەواوی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی بگەین بە باڵەکانی سیاسی و باڵی سەربازی و دیپلۆماسیەتیش کە بەشێکەلەوە. تا ئەڵلقەیەکی داهاتوو لە بەرنامەی توێژینەوە لە توێژینەوەی ترتا پێتان دەگەینەوە. کاتێکی خۆشتان بۆ دەخوازم.